نیگەرانین لەوەی کە نەتوانرێت ڤاکسینی دژ بە کۆڤید-19 بەرهەم بهێنرێت و ئێمە هەر لە مانگی کانونی دووەمی ڕابردووە وتومانە ئەو کەسانەی کە نیشانەکانی نەخۆشەکەیان تێدا دەرناکەوێت لە توانایەندا هەیە نەخۆشەکە بگوازنەوە. بەڵام پێویستە توێژینەوە بکەین بۆ ئەوەی دڵنیا بینەوە لەوەی کە ئاخۆ ئەو کەسانە ڤایرۆسەکە دەگوازنەوە ئەوەی تا ئێستا دەیزانین دەستنیشانکردن و کەرەنتینەکردنی توشبووان و ئەوانەی نەخۆشیەکەیان تێدا دەردەکەوێت باشترین ڕێگایە بۆ بەرگرتن بە بڵاوبوونەوەی پەتاکە. تا ئێستا ڕوون نییە بە هاتنی وەرزی زستان لە نیوەی گۆی زەوی چ کاریگەریەک لەسەر ڤایرۆسەکە دروست دەبێت. ڕوونیش نییە کە بە هاتنی گەرما لە نیوەکەی تری گۆی زەوی چ کاریگەریەک لەسەر ڤایرۆسەکە دەبێت. ئێمە نازانین ڤایرۆسەکە چۆن دەبێت. ئێستا هیچ زانیاریەکمان نییە لەبارەی ئەوەی کە ئاخۆ ڤایرۆسەکە دوژمنکارانەتر دەبێت یان نا و ناشبێت پشت بەوە بەستین کە پلەی گەرما وەرزەکان کاریگەریان لەسەر ڤایرۆسەکە دەبێت. پێدەچێت گواستنەی ڤایرۆسەکە لەو کەسانی کە نیشانەکانی پەتاکەیان تێدا دەرنەکەوت و حاڵەتێکی دەگمەن بێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا توێژینەوە لەسەر ئەم پرسە بەردەوامە و لەگەڵ ئەوەشدا گواستنەوەی ڤایرۆسەکە لەو کەسانی نیشانەکانی نەخۆشیەکەیان پێوە دیار نییە دوور نەبێت.